سڵاوتان لێبێ و ئەم کاتتان باش بەڕێزان لەگەڵتانین لە پانۆرامای ئەمشۆ بۆ گفتوگۆکردن و قسەکردن لەسەر بابەتێکی دیکە لە هەمووتان ئاشکرایە ئەو بارودۆخە ناسەقامگیرەیەکە ئێستا ناوچەکە بەگشتی پیایدا تێپەڕ دەبێت عێراقیشی گرتوێتەوە لە نێو عێراقیشدا هەرێمی کوردستانی گرتێتەوە هەرێمی کوردستان وە قەوارەیەکی گرنگ وەک ئەزمونێکی دموکراسی وەک لە ناوچەیەکی ئارام لە ڕووی ئاسایش هەمیشە سوا سیر کراوە کە بەرابرد بە ناوچەکانی دیکەی عێراق تا ڕادەیەک پێشکەوتنی بەرچاو لە بەشێکی زۆر لە ڕووەکانەوە بەو ناوچەیە و دیارە بەڵام لەگەڵ هەموو ئەمانشدا ئەو گیر و گرفت و ئاستەنگی و ئاڵنگەریانی کە ڕوبەڕووی ناوچەکە بۆتەوە هەرێمی کوردستانیش تووشی بۆ وەک چاودێران دەڵێن هەرێمی کوردستان خەریکە بە ئاگری شەڕێک دەسوودێت کە ئەو هۆکاری هەڵگرساندنی نییە یاخود دەوترێت هەرێمی کوردستان بۆتە شوێنی یەکلایی بوونەوەی ململانەی دەوڵەتانی ناوچەکە و هەموو ئەو ڕوودا و پێشاتانی کە لە ماوەکانی ڕابردوو ڕوویاندا ئەو بردومانانی کە دەکرێت لەلایەن گروپە چەکداریە شیعەکان وەڵامەکانی ئەمریکا بۆ ئەم گروپانە و هەروەها ئەو هێرشە درۆنیانەی کەکران هەموو ئەمانە بوونەتە جۆرێک لەسەر مەترسی بۆ ئەم قەوارەیەوە نیگەرانی لای هاوڵاتیشی ئاسایی تا بەرپرسێکی باڵا دروست کردووە دەمەوێت گفتوگۆی ئەم بابەتە بکەم داخۆ دەبێت هەرێمی کوردستان چۆن مامەڵە لەگەڵ ئەم بارودۆخە بکات دیارە مەبەستم لە بەرپرسانی هەرێمی کوردستانەوە چۆن دەکرێت هەماهنگ بن لەگەڵ حکوومەتی عێراقیدا بووی بڕیارەکان لە بەرژەوەندی هەردوو لادا بێت لەگەڵ هەرێک لە بەڕێزان بەختیار مستەفا هەر بەڕێز سەباح باپیر کە جەنابیان هەردوو لاوەک چاودێری سیاسی لە ستۆدیۆ لەگەڵمان دەبن کاک سەباح لە هەولێر و کاک بەختیاریش لە ستۆدیۆ لەگەڵم دەبێت کاک بەختیار بەخێر بێ کاک سەباح جەنابیشت زۆر بەخێبیت بۆ ستۆدیۆمان لە شاری هەولێر سەرەتا دێمە لای تۆ کاک بەختیار ینی ئەو بارودۆخی کە هەرێمی کوردستان پیای تێپەڕ دەبێت جێگەی نیگەرانی هەموو لایەکە داخۆ هۆکار چییە کە هەرێمی کوردستان لەم سەر وەختەدا بەم بارودۆخەیە تێپەڕ دەبێت بەداخەوە سوپاسەکەم ئەوەی کە ئێمە دیقە دەین و تێبینیەکەین لە دوای ڕاپەڕینەوە هەلومەرجی باش بۆ کوردستان دروست بوو ئێمە ئەو هەلومەرجەمان نەتوانی وەکو پێویست بقۆزینەوە ئەو کاتەش بەشێکی دەستکەوتەکانمان کردە قوربانی ئەو شەڕە نەگریسی کە پێڵێن شەڕی ناوخۆ و شەڕی براکوژی لە دوای ڕاپەڕینەوە لە دوای ڕاپەڕینی عێراقەوە ما بڵێن ئەوەی کە بەهاری ڕوخانی سەدام و هەندێک لە وڵاتانی تری ناوچەکەش کە دروست بوو ئەبایە کورد زۆر بەوریایەتر مامەڵی لەگەڵ دۆخەکە کردایە ئێمە هەلومەرجێکی زۆر باشمان بۆ دروست بوو بۆ هات بۆکایەوە ئەزانین کە دەوڵەتی عێراقی پۆلیسێکی هاتو چۆشی نەما بوو نەک سوپا و ئەوەی کە ئێستا هەیەی قووەتە سیاسی و ئەقتصادی هەیە هەموو لایەنەکانی ڕۆژئاوە بە کۆی گشتی و هەروە دەوڵەتی عێراقی زۆر بە پەرۆژ بوون بۆ ئەوەی کە کورد بچێتە بەغاوە لەسەر دەستی کووردا ئەو حکوومەتی تازە ئەو ڕووداوانەی کە ڕوویە لە دوای ڕوخانی ڕژێمی عێراقیەوە هەمووی لەسەر دەستی کورد کراوە تۆ ئەزانی زۆرێک لە پێکەنانی حکوومەتەکان لە دوای 2024ەوە یان لە قەڵاچوان لە هەولێر مەسەلەکانی ئیگرایەکرایە لە سەلاحەدین یەکلایەکرایەوە هەموو هێزە سیاسیەکانی عێراق و هەموو کەسایەتی دیارەکانی عێراق هەمویانە هاتن پەنا نەبردە بەر لایەنە سیاسیەکانی کوردستان بۆ ئەوەی کە دۆخەکان یەکلای بکەنەوە ئەوەی کە کێشە و بێ کورد کێشەی مەسەلەی پارە و ئەو شتانەی نەبووە ئێمە کێشەیەکی ئەزەلی 100 ساڵەمان هەیە کە بریتێ لە کێشەی خاک و لە کێشەی گەڕانەوەی ئەو ناوچانەی کە دابڕێراوە یان جیاکراوەتەوە لەلایەن کاتی خۆی کە لەسەر دەستی هێزە ئیمپریالیستەکانە دەوڵەتی تازای عێراقی دروستکراوە کورد بە درێژایی 100 ساڵ غوبن و غەدر و بە هەموو شێوازەکان سەرکوت کرابوو ئەو هەلومەرجە سیاسی کە دروست بوو بۆ کورد ئێمە نەمانتوانی وەکو پێویست بیقۆزینەوە نەمانتوانی بەنایە گرتووی خۆمانەوە بە دابەشبوونی هێزە سیاسیەکان و بەوەی کە خەڵکانێک گوا تێبگەن هێزە نایارەکانی کورد دۆست و پشتیوانی خەڵکی کوردستانن ئەمە شتێکی زۆر هەڵەیە ئێمە ئەگەر بێت و هێزە سیاسەکانی کوردستان بەیەکگرتووی لە چوارچێوەی ئەو دەستوری کە لە عێراقا نووسراوەتەوە و با بڵێن کراوەتە بەشێک لە ئەجندای دەستوری عێراقی ئێمە نەتوانین
بە هەمومان دیفاع لەو ئەجندایە بکەین نەتوانین ئەوەی کە لەسەر خەریتایان ئەوەی کە با بڵێن نووسراوەتەوە ئێمە نەتوانین بیخێنە بواری جێبەجێکردنەوە هیچمان نەکردووە ئێمە تازە بە تازە لە دوای 20 ساڵ حکومڕانی عراقی خەڵکی کوردستان خەمیوان بکە موچەمان بۆیان بۆمان نایە بۆ ئەوان بە هەموو ینی ئێمە زانین کە ئەم دەوڵەتانی دەور و پشتی دەوڵەتی عراقی هەمویان لە کاتی بەهێزبوونیانە هەمان گەلکەمەچێ لە کوردەکان و ئەو کوردە پەرتەوازی بە پەرتەوازی خۆی وای کردووە کە ئێمە نەتوانین یەک هەنگاو بچینە پێشەوە ئێستا خەریکە بە هەمووان وامان لێکەن ئێمە هەموو ئەو دەستکەوتانی کە بەدەستمان هێنابوو و هەموو ئەوەی کە ئێمە 100 ساڵە شەڕی لەسەرەکەین بێنە سەرەوەی کە 500 میلیاردمان بۆ نێرنیان نانێرن خۆ ئێمە کێشەمان لەگەڵ دام و ڕژەمێک لە دوایەکانی تری پێشووتری عراقا نەبووە کێشەی مادی و پارە ئەو شتانە تۆ زانی بەکرێ جیراوێکی ڕژەمی بەعز جاشێک معاشی 200 مۆزەفی وەرەگرت کەواتە خەڵکی کوردستان کە کێشەیە بۆ کێشەی خاچیە بۆ کێشەی سوتماکردنی کوردستانیە بۆ کێشەی داگرتنی گوندەکانیە بۆ کێشەی زمانی هەبوو کێشەی کللتوری هەبوو کە بە هەموو شەوازێک ئەوان وەکو هێزی ناسیۆنالیستی وەکو هێزی نەتەوەپەرستی عەرەبی نویست وردە وردە هەموو ئەوەی کە کورد دروستی کردبوو بە دەستی هێنا بۆ وردە وردە بیبنەوە پاشەکشەی پێ بکەن و ئێمە بجێرنەوە خاڵی سفر ئێستا دیسانەوە لەو هەموو مەرجە سیاسە باشەی کە هەما بووە گەرواتە ئێمە بە دروستی مامەڵەمان کردیان لە ساڵی 2023 و 2004 هیچ نەوایە کورد ئێستا کۆنفیدراڵیە بوو و کێشەی ئەو مەسەلە یەکلاکەراوانە گەشتبوونە حەدێکی تەواو جاکردنەوە ئێمە هەتا ئێستا نەمانتوانیەوە لە مەسلەی کەرکووکە نەک ناوچەکان بجێڕینەوە ناتوانین باسی نیوە بە نیوەش بکەین ئەوان بە هەموو شەوازێک گەلە کۆمەچێ لە کوردەکان لە ئەجندای دەرەچی هەیە و هێزی سیاسی هەیە بە قسەی تورکیا هێزی سیاسی هەیە بە قسەی ئێرانیەکانەکەن و کورد ئەگەر خۆشمان وەکو ئەوەی کە باسمان کرد لەو پەرتەوازی خۆمانە ئێمە قەدرێکی زۆر گەورەمان لە خۆمان کرد ئێمە وەکو خۆمان هەر سەرەتای هەڵبژاردنەکانی کەرکووک هەموو لایەنەکانمان لە بارگای خۆمان کۆ کردەوە لە شاری کەرکووک کە کورد بە یەکلیس داوازێ دیسان لەوێ بە هەمومان غەدرێکی ترمان لە میلەتەکەی خۆمان و لە خاک و نیشتیمانی خۆمان کرد کە نەماتوانی بە یەک لیست دابەزین و هیچ نەبێ هەر هیچ نەبایە کورد بە دوو لیست دابەزیان نەمان هێشتا و دەنگانەی کورد پەر وایە لە جیاتیەوەی ئێستا ئێمە مەمنون بین لەگەڵ هێز وولایانی ترا دابنیشینایە لەوانە بۆ گەر کورد دە کورسی بێنایە بە ئیساحەتی خۆی بیتوانێت زۆر باش حکومەتی خۆجێی لە کەرکووکە دروست دەکەڕێ مۆلات کاک سەباح جارێکی تر بەخێر بیت کاک بەختیار ڕای وایە کە مامەڵەکردنی هەڵە لەگەڵ بارودۆخەکان لە ڕابردوو وای کرد هەرێمی کوردستان بگاتە ئەمڕۆ و ینی بە جۆرێک بەلاوازیەوە لەسەر مێزی دانوستان و گفتوگۆکان دابنیشەوە بەلاوازیشەوە بەرامبەر بە مافە چارە نووسازەکانی ئەم گەلە داکۆچی بکە ئایا بە بڕای تۆ هەرێمی کوردستان پێگەکەی لە ئێستادا لاوازە؟ بەڵێ شەو باش سڵاولی ئەوە سەرجەم بینەرانی کوردستان نوێز لە هەر کوێکی دنیا بن و بە خێرات نیمیوانە بەڕێزە کەش دەکەم وڵات سەبارەت بە پرسیارەکەی بەڕێستانەوە ئەمڕۆ کە ئەبینی کە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و بە تایبەتی هەرێمی کوردستان و عێراقی شۆکەوتۆتە کەنارێکی زەنجاڵی و هەروەها لەسەر ئەتوانم بڵێم شەپۆلێکی شەڕێکی نەگریس کە ئێوە ڕوون لە ناوچەکە بکە ئێمەش بێبەش نابین بەڕاستی لەم هەڵ و مەرزی ئێستاکە کە لە ئارادایە پێم وایە هەرێمی کوردستانش بەشێکە بی لەم شەڕی کە ئێستا کە بەرۆشی ناوچەکەی گرتوێتەوە لە حاڵی حازیدا ئێمە ئەبینی کە لە ڕابردوو پێگەی هەرێمی کوردستان لە دەستوری عێراقەوە کە پێگەیەکی بەهێزی هەبوو بەڵام بەداخەوە بەهۆی پەرتەوازەی نێوماڵی کورد بەهۆی کەمتەرخەمی سەرکردەکانی کورد بۆتە هۆی ئەوەی کە ڕۆژ بە ڕۆژ قواری هەرێمی کوردستان لە مەترسی دابی ڕۆژ بە ڕۆژ قواری هەرێمی کوردستان بەرەو لاواز بوون بە نەیانتوانیوە سەرکردە سیاسەکانمان ئەو دەستکەوتانەی کە لە ڕابردوو لە سەردەمی ڕەوانشاد جەنابی مام جەلال کە بەدەست ساتونیان لە سەردەمی سەرکردەکانی ڕابردوو کە لە حکوومەتی عێراق و کاتی نووسینەوەی دەستورەوە بەدەست ساتوان نیانتوانی و پارێزگاری لێ بکەن و زیاتر پەری پێ بدەن بتوان دەستکەوتی تریش بەدەست بێن ئەمانە هەمووی بەڕاستی جێگەی نیگەرانە جێگەی ئەوەیە کە پەرتەوازەی نێوماڵی کورد وای لێ کردووەکەوە زیاتر لایەنە سیاسەکانی کەشت کە نێرانی کوردن ڕاستە ئێمە ئەوڕۆکە لە عێراقێکی هاوبەشدانە
بەڵام لە هەمان کات ئێمە دوونەتەوەی جیاوازین هەر کات و ساتێکەوە دەرفەت بڕخسێ لە بەردەم لایەنەکانی تر بکە پێکاتەکانی شیعە سونیە بێگومان ئەیانوێ هەرێمی کوردستان قواری هەرێمی کوردستان بەرەو لاواز بوون نانێ هەرێمێکی بەهێز ڕوبەڕویان بەستێتەوە نانێ هەرێمێکی یەکگرتو لەگەڵیان بیت و بۆی داوای مافڕەوەکانی خوان داوای مافڕەوەکانی گەلی و میلەتەکەی خوان بکەن لە هەرێمی کوردستانەوە ئەمانە هەمووی هۆکاری پەرتەوازی نێوماڵی کووردە من ڕاستە من ئەڵێم ناڵێم هەرێم ناوەندی بەغداخش یاخۆ قواری حراق لە ناوچەکانی تریژ ئارامەوەی کێشە و مەشاکیلیان نییە ئەمانش بەدەست کێشە و مەشاکیلی تایبەتی خوانەوە ناڵێن بەدەست نەبوونی یەکرێزی ناوماڵی شیعە بەدەست نەبوونی یەکرێزی ناوماڵی سونە ئەمانەش هەمووی گرفت و کێشەی تایبەتی خوان هەیە بەڵام لە هەمان کاتدا ئەمڕۆ کە ئەبینی کە عێراق وڵاتێکی دەستوریە لە نێو دەوڵەتیە هەر کات و ساتێک ئەوەش نەبی هەر کەسێک بێتە سەر حکم بەپێی دەستوری نێودەوڵەتی حکومڕانی وڵاتەکەی خۆی و حکومڕانی حکومەکەی خۆی ئەکا بەڵام ئێمەی نەوەکو هەرێمی کوردستان کەوا نەمانتوانێت ئەو دەستکەوتە گەورانی کە لە ڕێگای دەستورە بەدەستاتونە بمانتوانی بیپارێزین و هەروە دەستکەوتی دااتریش بەدەست بێنین ئەمانە هەمووی هۆکاری یەکڕێزی نەبوونی یەکڕێزیە ناوچەکە بەڕاستی ئەمڕۆکە ئەبینی کە لە کەنارێکی هەڵقوڵاوی ئاگردایە شەڕێک بەرۆشی ناوچەکەی گرتوتە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستەوە هەرێمی کوردستانیش بێبەش نابین لەم شەڕە هەر کات و ساتێک ململانەی زلهێزەکانی وڵاتانی دنیا کەوتۆتە ئارە زیاتر لە ناوچەکانی شوێنی وەکو هەرێمی کوردستان یا خۆی بڕم لە عێراقی گەورە یانەوەی ئێکلایی بکرێت ئەمانە هەمووی ئەبێتە هۆی ئەوەی زعیفبوونی ڕۆژ بەڕۆژ زعیفبوونی هەرێمی کوردستانەوە پێگەی کورد قواری سیاسی هەرێمی کوردستان بەرەو زعیفی ئاڕوا ڕاستە لە دەستور جێگەی کراوەتەوە کە ئەمڕۆ عێراقێکی فدرانی هەرێمی کوردستانش بەشێکە لە عێراقی فدرالێکۆ ناتوان هەڵی بۆشێنەوە بەپی ئەو مادە دەستوریانی کە پێکاتوە بێ هەر کاتێک گۆڕانکاری لە دەستور بکرێ ئەبێ بەلانی کەم سێ پارێزگا ئەتوانن ڤیتۆ بەکاربیین کە مەم دەستور هەڵنەوەشێت ئەمە ڕاستە دەستکەوتێکی باشە بەڵام لە حال و ساتی ئێستاکەدا کە ئەبینی پەرتەوازی نێوماڵی کورد هەرلایەنێک و بەلایەنێکداتگەکتووە ئەمانە هەمووی هۆکارن ئەوەکەوە ئەمانە نارەکانی هەرێمی کوردستانیان ئەو لایەنە سیاسانێکەوە لە ناخەوە کەیفیان بە سەرکەوتەکانی کوردنایە لە ناخۆ کەیفیان بە دەستکەوتە گەورەکانی کوردنایە هەموو کات و ساتێک ئامادەنا بتوانن لە فرسەتێک یاخۆ لە دەرفەتێک بن بۆی بتوانن زەفەت بەرەو هەرێمی کوردستان بن بۆی بتوانن ڕۆژ بە ڕۆژ لاوازی بکەن ئەمە بینی لە ماوەکانی ڕابردوو لەسەر بودجەی نردنی بودجە و لەسەر دەستکەوتەکانی بۆ خەڵکی شایستەدارایەکانی بۆ هەرێمی کوردستان ڕۆژ بە ڕۆژ عەرقەلەی دێخنی من ناڵێم هەمووی بەدەرێجێک هۆکاری سەرچەکەی حکوومەتی عێراقی هەرێمی کوردستانیش بەشێکە لەوانە بەڵام بە دەرەجەیەک حکوومەتی عێراقا ئەمڕۆکە بینی کە بودجەی زەبەلاعی لە بەردەستدایە لە هەموو لایەنەکان سوودی لێبین بەڵام هەرێمی کوردستان کات و ساتی کە شایستەدارایەکانی بۆ دیاریکرێ ڕۆژ بە ڕۆژ عەرقەلەی دێخنە بەڕێ ناتوان لە کات و ساتی خۆیدا بینێرن ئەمانە هەمووی بۆی نەبوونی لاوازبوونی پێگەی هەرێمی کوردستانە لە ناوچەکە و لە بەغداشەوە زۆر باشە کاک سەباح دەگەڕێم وڵات ناوەکەم من سەڵاحم سەباح نیمە ئێمە داوای لێبوردن لە جەناب دەکەین کاک سەڵاح زۆر سپاس بۆ ڕاستکردنەوەی ناوەکەت مەمنون کاک بەختیار زۆر باس لە یەکدەنگیان کۆدەنگی ناوخۆ دەکرێت لە هەرێمی کوردستان زۆر جار لە گفتوگۆیانی کە کردومانە و باسمان کردووە لە نێو بەرنامەکەدا هەمیشە جەخت لەوە کراوەتەوە کە بەشێک لەو گرفتانی کە بەرەو هەرێمی کوردستانی گرتۆ پەیوەندی بە ناتەبایی ناوخۆ هەیە هێزە سیاسیەکان یەکدەنگ و تەبانی بە بڕوای تۆ ینی ئەم سەروەختەی کە هەرێمی کوردستان پێیتیا بەردەبێت تر هیچ کاتێک هێندە ئێستا پێویست نییە کە هێزە ناوخۆیەکان تەبابن کاکە خۆی مشکێکە ئەوەیە بکوی کاک سەڵاحیش باسی کرد و پێشتریش من ئاماژەم پێکرد فشاری هەردوو سێ دەوڵەتەکە هەیە و فشاری ئابووری لەسەر خەڵکی کوردستان هەیە و هەلو مەرجی سیاسی هەتا ئێستا لە بار نییە و بە تەواوەتی پشتیوانی لە کورد و تا ئێمازانین کە لە پرۆسەی مەسەلەی ڕیفراندۆما چۆن گەلە کۆمەچیان لە خەڵکی کوردستان کرد و وەکەوەی کە ئێمە تاوانێکمان لە کردی بێت ئەو سەری دیار نەبێ کێشەکە دابەشبوونی هێزە سیاسەکانی کوردستانە و فشاری ئەو دەوڵەتانەشە تۆ ئەزانی لەو ماوەی پێشوە هەردوو دەوڵەتی ئێرانی و تورکی کۆبوونەوەیان کرد و اتفاقێکی دەخاڵیان کرد و دیارە لە 1990 ئەو خاڵانێکی اتفاقی لەسەرەکەن پەیوەندی بە کوردەوە هەیە یانەیە فشاری ئەومان لەسەرکەن کە کورد و خەڵکی باشوور دیسانەوە شەڕی دیموکرات و کۆمەڵە شەڕی پەکەکە و
هێزە سیاسەکانی باکوورکە ئەوەش ئەبینین کە بەردەوام چۆن فشاری جۆرا جۆر لە هێزە سیاسەکانی کوردستان نەکرێەوە فڕۆکەکانیان چۆن بە ئاسمانی ناوچەکەی سۆڕێتەوە ئێمە ئەگەر بێت و خۆمان نەتوانین یەکگرتوو بین و نەتوانین هێزە سیاسەکان لەسەر لایەنی کەمی مەسەلە نیشتیمانیەکان و مەسەلە چارەنووساسەکان یەخێن و هێڵی سوور و هێڵی نیشتیمانیمان هەبێت کە زەتوانێت بیبەزێنێ تۆ ئاگاد لێکە بە هەموو شێوازەکان ئەوان فشاری خوان ئەەکەن ئەگەر ئێمە نەتوانین ئەو فشارانی ئەوان بۆسێنین بەچێ توانین بێگەڕیزی ئەوان ئەمریکەکان و ڕۆژاوەکان هاتوونەتە ناوچەکەەوە بێگومانەوان کەیان بە جۆرێک لە جۆرەکان لە بەرچاوی ڕەشی ئێمە نەهاتوون بۆ بەرژەوەندی سیاسی و ئابووری خوان هاتوون و نەشانەوێ بە تاوەتی لە ئێران بن لەبەرەوەی کە ئێران وەکو چاو سوورکەرەوەی پیشانی کەنداوەیەن و مەسلەی ئابووری لە پشتەوەی ئەیانەوێ ئەو دوێلاتە نەوتیانە دادۆشن و نەوت و سەرۆت و سامانیان بەتاڵان بەرن و ئەو نەوتەشکەی فرۆشنە بێ پارەکەی بن بە چەکەکانیان بۆ ئەگەر هەڕەشەی ئەگەر ئەوان نەبن هەڕەشەکانی ئێران چی لێکا بەڵام خەڵکی لە خەڵکی کوردستان کا کاتێ ئێمە 2-3 ساڵ هێزەکانی هاوپەیمانە لێمە پەڕێنەوەی مەهێزی 1970 خێ ئێمە بنەماکانی دیموکراسیە جێبەجێکەین ئێمە ئازادی ڕادەربڕین بپارێزین ئێمە ئازادیەکانی ڕۆژنامەوانی و ئازادیەکانی تاک فەراهەمکەین خەڵکی کوردستان بتوانن لە بەرچاوی جیهانە خۆیان پیشامن کە جیاوازترن لە خەڵکی ناوچەکە عقلێتیان جیاوازترا ئێمە کە شەفاف نەبین لە ڕووی ئابووریەوە نەتوانین بنەماکانی دیموکراسی جێبەجێکەین و دەسا و دەستی دەسەڵات بکەین و هەڵبژاردنەکان لە کاتی خۆیان بکەین بۆ ئەبێ خەڵکی تر ئەم شتانە لە ئێمە لێمان بپارڕێتەوە تۆ ئەبینین کە لە شوێنێکی وەکو سەنغافورایە کە لە کاتی دروستبوونی دەوڵەتەکەیانە یان لە کاتێکا کە سەرۆکیەکانیت ئەوانە سەرەتایی ترین بنەماکانی ژیانی مرۆڤایەتیان نییە بەبێ ئەوەی کە خاوەنی نەوت ببن و بە پێوەی کە خاوەنی گازی سروشتی بن و بە پێوەی کە سەرچاوی ئاوی باشیان هەبوو بێت و ئەوانە وردەوردەخوانەکەن بە دەوڵەت و ئێستا باشترین یەکێکە لە هەر دەوڵەتە بەهێزەکانی ئابووری لەسەر ڕووی جیهان باشە ئێمە بۆچی کە خاوەنی هەموو شتێکین خاوەنی دۆزێکی ڕەواین خاوەنی خەبات و تێکۆشان و کللتور و فەرهەنگی خۆمانین بە درێژایی مێژوو ئێمە تعدا و دەستدرێژیمان نەکرۆتە سەر خاچی خەڵک و بەڵکو بە بەردەوامی ئێمە خۆمانمان پاراسۆ داکۆچیمان لە خۆمان کردووە لە ڕووی دیموکراسیەتەوە لە ڕووی ئازادی دەربڕینەوە لە ڕووی بوونی کەرەستەی بەشەریشەوە خەڵکی کوردستان زۆر ڕۆشنبیرتر و بە ئاگاترن لە نەتەوەکانی تر ئەو دەوڵەتەکانی کە لە کەنداو دروستکراون بە عقلی ئەوان دروست نەکراوە ئەوەی ئەوان دروستیان کردووە لەسەر ئەوەی کە هاتون دۆلاتی نەوتیان بۆ دروستکردون و لە شوێنێکا کە ئەسڵەن لەوانەیە نیوەی هاوڵاتیانی ئەو ناوچەیە نەعلیشان نەبوو بێت لە پێیکە نەک پێڵاویان هەبوو بێت لە کاتێکا کە ئیمارات دروست دەکرێڵێ تۆ بڵێ ڕۆژێک لە ڕۆژان وڵاتی ئێمە وای لێ بێت پاسێکی دووقات ببینین وەکو بەغا خێرە ئێمە ئەم هەموو کەرەسە بەشەری و مرۆیی و یعنی وڵاتانی کەندا و خەڵکیان لە کوردستان و عێراق و لە وڵاتانی ترەوە برد بۆی لە زانکۆکانیانە دەرز بڵێنەوە دکتۆرەکانی ئێمەمانان و وڵاتانی تیرانە بر لە وڵات ئێستاشی لەگەڵا بێت لە وڵاتانی ترەوە خەڵگە بن چونکە خەڵکی خۆیان هێشتا ئەوەنگە هۆژمەند نین هێشتا ئەوان هەر خەریکی توجارەت و ڕابواردن و بەعزشتی خۆیانن کاتێک کە ئێمە هەموو ئەو کەرەسانەمان لەبەردەسا ئەو هەموو خەڵکە گەنج و جوانەی کوردستان کە ئامادە بۆ قوربانی و خەبات و تێکۆشانی کردەوە بۆ میلەتەکەی خۆی بڕوا ناکەم لە هەموو کەنداوە 4 کەسان هەبوو بێت لە پێناوی ئازادیا خۆیان بەخت کە بێت و بچوو بێت نەبەر پەتی سێدارە ئەی ئێمە ئەو هەموو تێکۆشەری کوردستان ئەو هەموو دەرچووی زانکۆیە بچێتە بەردەمی پەتی سێدارە لە پێناوی ئازادیەکانە بڵێ من پێڵاوەکانم لە پەتی سێدارەی دوژمنان گەورەترا و خەڵکی کوردستان لە هیچ شتێک درێغی نەکردبێ ئەوە گوناحەکەی لە ئەستۆی سیاسیەکانی ئێمەیە کە ئێمە نەتوانین بەیەکگرتوویی مشکلە و مەشاکلی ناوخۆی خۆمان هەرچۆنێکە هەتا سەرێسقان دژایەتی یەکتری بکەن بڕۆن لە پرۆسی هەڵبژاردنە چیەکەن بەرامبەر بە یەکتری لە سنووری هەرێمی کوردستان نابیکەن بەڵام ناکرێت لە مەسەلە چارەنووساسەکان لە مەسەلەی ئەوەی کە شتێکی 100 ساڵە شەڕی لەسەرەکەین و ئەو هەموو
قوربانیمان لە پێناوە ئەو هەموو خەڵکە لە پێناویدا شەهید بوون ئێمە مساوامە بکەین ئێمە یاری بە خوێنی ئەوان بکەین ئەوە یاریکردنە بە خوێنی ئەوان کە ئێمە لە پێناوی بەرژەوەندی حیزبی خۆمانە ئەساسیەکانی خۆمان لێ بکەین. باش کاک سەلاح سەرنجی تۆ چییە لەسەر ئەو ناتەبایی کە هەیە لە ناو خۆدا ینی خۆشت ڕەنگە بەڕوونی هەت دەرکت بەوە کردبێت کە هیچ کادێندەی ئێستا هێزە سیاسیەکان لێک دوور نەبوون لەسەر مێزی گفتوگۆ دوور نەکەوتونەتەوە بۆشوونەکانیان جیاواز نەبووە لە یەکتر ئەگەر چیانی هەوڵ هەیە بۆ ئەوەی کە تەبایی سیاسی لە هەرێمی کوردستان بەدی بێ بەڵام ئەوەی کە سەری بارودۆخەکە بکات ینی ئاماژەیەکی دڵخۆشکەر نابینێ. بڵێ وڵا سەبەر پرسیابینی سیرێکی ئەمڕۆ هەسەرکردەیەکی سیاسی یاخۆ هەر قوارەی سیاسی لە هەرێمی کوردستان کە دەمی ئەکاتەوە بەرەو یەکڕێزی نەوماڵی کورد باسەکە بەڵام بەداخەوانی لە بەردەمی گۆڕەپانی سیاسی لە حاڵی واقعدا مشتێکی دوورە لە ڕاستیەوە گەورەترین نمونەشمان ئەمڕۆ کە لە بەردەستا هەڵبژاردننی ماوەیەک بەر لێزداکە کە هەڵبژاردننی پارێزگاکانی عێراق بەڕێوەچی بە تایبەتی لە شارێکی وەکو کەرکووک بەهۆی ناتەبایی بەهۆی ناڕێکی کیانە سیاسەکانی هەرێمی کوردستان بەهۆی ئەو لانە سیاسیەکانان توانی بەیەک گروپ یاخۆ بەیەک لیست دابەزن بەهۆی لە دەستدانی دوو کورسی بۆ هەرێمی کوردستانەوە ئەمانە خۆی لە واقعدا ئەمانە واقعی ڕەوانە ئەنی ئەبی بەرچاومان دیارە بەمووی مانگێک نابی کەم هەڵبژارد نەکرەوە بەهۆی ناتەبای وایلات کە کورد نەیتوانیوە تاکو ئەمڕۆکە زۆربەی پارێزگاکان کە لە ئەو ناوچانێک کە کوردی تێدا نشینن پارێزگار دیار بکەن تاکو ئێستا نەتوانرێت لە کەرکووک پارێزگارێک دیار بکەن بەهۆی نانتوان نیسابی قانونی دیاری بکەن نیسابی قانونی ئەبێ نۆ ئەندام بەشداری بەڵام کورد تا ئێستاکە بەلانەکان شەوە بە هەموو قوت خۆی هەژ ئەندامی تێدا هەیە کە بە کیانەکانی لانەکان تریشەوە کە بڵم پێکاتەکان تریشەوە ئەمانە هۆی هەمووی خۆی کەم و کوڕەکانی لانە سیاسەکانە بەڵام هەموو سەرکردەکانمان درک بۆ مەترسی ئەکەن بەڵام نازانم چۆن لای عشاری خۆمان هەیە ئەڵێ کابراک ئەڵێ خۆڵ ئەخوا مادەم ئەزانی خۆڵەخوا خراپە گەورە و تەمامی بۆ خۆڵ ئەخۆی ئەنی خەڵکی مە زۆر سەیرانی سەرکردەکانی مە زۆر سەیرین لە کەسێکی ئاسایی لە شارعی گۆڕەپانی سیاسی پرسی هەست بە مەترسیەکە کە مەترسی لەسەر قواری سیاسی هەرێمی کوردستان و لەسەر پێگەی سیاسی حکوومەتی هەرێمی کوردستان هەیە بەڵام نازانم ئەوان بۆ خۆیان واز لە بەرژەوەندە شەخسەکانیان واز لە بەرژەوەندی ئەعزابی سیاسی بینن لە پێناو بەرژەوەندی میلەتەکانە کە بە هەزاران شەید لە پێنە ئەم خاکە شەید کرا بە هەزاران شەید خوێنی خۆی ڕشتووە بە هەزاران منداڵ بێباوک بووە بێدایک بووە ئەمانە هۆی لە پێناو خاچی هەرێمی کوردستان و ئەو خاکە پیرۆزەیە ئەمڕۆ کە شتێک هاتۆتە ئاراوە بۆ ناتواندرن یەک ڕێزی ناو ماڵی کوڕێک بێخن کەسی هەمووشیان هەست بە مەترسیەکەن ئەم بەڕاستی ئەمە جێگای داخە ڕۆژ بە ڕۆژ قواری هەرێمی کوردستان لە ناوچەکە بەرەو لاوازبوو نەچێت ڕۆژ بە ڕۆژ قواری هەرێمی کوردستان فیشاری زیاتر ئەخنە سەری بۆی بتوانن ناچاری بکەن خۆی بە زەعیفبوون پیشامدا بەرامبەر ناوەندی بەغداوە ئەمانە هۆی هەمووی نەبوونی ناتەبایی نێونلایەنەکانە هەر کات و ساتێک ڕێزەیەکرێزی نێو ماڵی کورد بەهێز بوو هەر کات و ساتێک یەکگرتی کیانە سیاسەکان و لایەنە سیاسەکان لە هەرێمی کوردستان بەهێز بوو بێگومان نارەکان و نەعەزانیش حەسابت بۆەکەن بەڵام بەداخەوە ئەمانە هەمووی جێگای نیگەرانی و خەڵکی هەرێمی کوردستانە ئەمانە هۆیەک لە هۆکارە سەرچەکەن ڕاستە ئەمڕۆکە یاریەکیش لێگە گۆڕەپانی سیاسی هەیە باکو ئەتوانم بڵێم وڵاتانی دراوسێشمان دەوری تەسیرێکی باشیان هەیە لەسەر ئەم گۆڕانکاری نوێ هەمومان لای هەمومان ڕوون و ئاشکرایە وڵاتانی دراوسێشمان کێشەی نەتەوەیان هەیە کە بە تایبەتی ئێمە وەکو نەتەوەی کورد لە ناوچەکانی ئیران لە ناوچەی تورکیا ئەمانە کێشەی نەتەوەیمان هەیە ئەمانیش حەزبەوە ناکەن حکوومەتێکی هەرێمێکی یەکگرتو و حکوومەتێکی هەرێمێکی بەهێز بەرامبەر ناوەندی بەغدا و بەرامبەر وڵاتانی دنیا دەربکەوێ بۆیە ئەوانیش لە هەوڵی ئەوەداناکەوە بتوانن ڕۆژ بۆ ئەو قوارە سیاسی کەەوە هەر سوار پاسی کوردستان چاوی لەسەرەتی هەر ڕۆڵەیەکی کورد لە هەر کوێیەکی دنیا بی چاوی لەم قوارە سیاسی هەرێمی کوردستانە گۆ بتوانن کە لە ڕێگە ئەم دەواازەیە دنیای ڕووناک ببین لە ڕێگە ئەم دەواازی هەرێمی کوردستانەوە چاویان بە ئازادی هەڵبێ نارەکانی حکوومەتی هەرێمی کوردستان نارەکانی کورد ڕۆژ بە ڕۆژ فشار دێخنە سەری بە تایبەتی ئەو وڵاتانی دراوسێمە ئەبینی کە لە ماوەکانی ڕابردوو فڕۆکەی بێفرۆکەوان یاخۆ درۆنەوە یاخۆ سەواریخە لەلایەن وڵاتانی وەکو تورکیا ڕۆژانە هێرشەکرێتە سەر ناوچەکەمان ڕۆژانە لە زۆربەی ناوچەکانی لەلایەن وڵاتی ئێران و هێرشەکرێتە سەرمان ئەمانە هەمووی بێباشی نەبوونی یەکڕێزیە کە لەو کات و ساتێک کە حکوومەتی هەرێمی کوردستان لایەنە سیاسەکان یەکڕێز نەبن
بێگومان حکوومەتی ناوەندی بەغداژ حسابیان بۆ ناکە، ناوەندی بەغداژ پشتگیریان ناکە، بۆیە مەجال فراوان کرا بۆ بتوانین زیاتر وڵاتانی دراوسێمان ڕۆژانە ئەبینی ناوچەکانمان تۆبارانەکە ڕۆژانە بە درۆن هێرشەکەنە سەر بەرژەوەندەکانی هەرێمی کوردستانەوە، یاخۆ ئەو لایەنانەی کەوا لەژێر هەیمەنەی لایەنێکی دەرەکی دانا ڕۆژانە هێرشەکەنە سەر غازی کۆرمۆنی چەمچەماڵە، ڕۆژانە هێرشەکرێتە سەر فڕۆکەخانی هەولێرەوە، ئەمانە هۆی هەمووی ناتەبای کوردە وای لێ کردووە. ڕاستە ئێمە ئەبێ سەرەتا لە نێو ماڵی خۆمان پەیدا بچین. من ناڵێم هەرێمی کوردستان دۆستی زۆرە و ئەندەخۆشبنی زۆرە، بەڵام ئەگەر تو لە نێو ماڵی خۆت ئێک نەبی بێگومان نەعەزەکانی زەفەرت پێبن. ئەمە یەک لە هۆکارەکانە کەوا زیاتر نەعەزان هەرێمی کوردستان زەفەریان پێبردی. هەر کات و ساتێک کە قەواری هەرێمی کوردستان بەهێز بیت یا خۆلانە سیاسەکان یەک دەنگ و یەکڕەنگ بن، نەک لە هەرێمی کوردستان لە ناوەندی بەغدا یاخود لە وڵاتانی دراوسیشەوە، بێگومان لە وڵاتانی نێودەوڵەتیشەوە لە وڵاتانی ئەوروپا و ئەمریکاش حسابی بۆ ئەکرێ. زۆر باشە کاک سەڵات دەگەڕێم وڵات بەهێز و بە قووەتی یەک دەنگ و یەک ڕەنگە. باش دەگەڕێم وڵات. کاک بەختیار پێشتر لە قسەکانیشتا باست لەوە کرد کە هەندێک هێزی سیاسی بە تەوجیهی لە دەوڵەتانی دراوسێ و دەوڵەتانی دەوروبەر دەجۆڵێنەوە ئاراستەی کاری سیاسی خۆیان دەکەن. دەمەوێت ئەوە بکەم بۆ پرسیارەی کە زۆر قسە لەسەرەوە دەکرێت کە هەندێک دەوڵەتێک کە کاریگەری گەورەیان یاخود هەژمونی گەورەیان هەیە لە هەرێمی کوردستان، هەندێکیان کە هەژمونونەکەیان بەنیەتی خێر ڕەنگەشکا بێتەوە بۆ هەرێمی کوردستان، هەندێکیشیان بە پێچەوانوانی بە نمونە ئەمریکا چێک بۆ لە پاڵپشتیا بەهێزە گەورە سەربازیەکانی هەرێمی کوردستان و عێراقیش لە سەردەمی شەڕی داعشدا و هەندێک وڵاتی دیکەشەیە کە ڕەنگە سەرچاوی ماڵوێرانی بوو بێتن بۆ خەڵک. یعنی پێم بڵێ کەی دەکرێت کاریگەری و هەژمونی ئەو وڵاتانە ڕابگیرێ کە مای سەرێشن بۆ هەرێمی کوردستان؟ ئێمە ئەزانین کاکە ئێوە ئەو دەوڵەتانە بە کەیفی خۆیان هەژمون و قسایی خۆیان خچۆتە سەر هەرێمی کوردستان بە کەیفی خۆی دەستگاسی خوڕەکانیان لە وڵاتە تەراتێنەکە درۆنەکانی نیەن و ئەڕۆن و ڕۆژانە خەڵک بردومانەکەن و خەڵک شەهید دەکەن، هەڕەشەی ڕاستەخۆ و ناڕاستەخۆ لە هەرێمی کوردستانەکەن بەبێ ئەوەی کە هەرێمی کوردستان هیچ بەشێک بێت لەو چەشم و ململانانەی کە لە ناوچەکە هەیە، ئەوەی کە ئێمە بینین چێشەی فەڵەستین پەیوەندێکی بە خەڵکی کوردستانەوە هەیە و ینی لەو نێوەندەیە هەندێک هێزی سیاسی جۆرا و جۆر لە پەیوەندیان هەیە بە تورکیاوەکەوەی کە بەرەی نووسرە لە ڕۆژاوی کوردستانێکە لە باشووری کوردستانە ئێمە ئازانین کە چیە گوزەرێ، بەڵام ئەمانن ئەبێ ئێمە شتێککەین پێش هەموو شتێک خۆمان وجودی خۆمان بسەلمێنین و وجودی خۆمانەوەیە کە ئێمە هەندێک تەنازولاتی مەبدەئی یعنی شتی ئەخلاقی کە پێویستە بۆ یەکتری سەردانەوێنین لە پێناوی میلەتەکەی خۆمانە، نەک لە پێناوی ئەوەی کەم یەکێک لە من گەورەترە یان یەکێک بە حسابی برا گەورەتری بۆ کەم ئەوەی بۆ کەم. ئێمە تەنازولات بۆ میلەتەکەی خۆمانەکەین لە پێناوی لەبەر خاتی میلەتەکەی خۆمان ئەبێ هەندێک شتی سیاسی خۆمانەیە هەندێک شتی حیزبی خۆمانمان هەیە وازی لەبێنین. یعنی تۆ باشە یعنی ئەگەر یەکێتی نیشتیمانی کوردستان لە کەرکووکە 2 کورسی 3 کورسی لە حیزبێکی تر زیاتر بێ ئەمە چ عیبێکی تایە؟ ئەگەر لە بەغا لە خانەقین لە ناوچە دابڕێنراوەکان لە مووسڵ حیزبێکی وەکو پارتی 2 کورسی زیاتر لە یەکێتی نیشتیمانی کوردستان خواگە لایەنە کوردیەکان ئەتوانن دەنگی پێویست بەدەست بێن، خۆیان کرد یەکگرتووی ئیسلامی ناخوایە کرد هەر هێزێکی سیاسی ترە بوو. ئەمە لە لایەکە تۆ دیقەت بە ئێمە ئەبێ یەکشت تێبگەین هێزە سیاسەکانی بڕۆژ ئاوەکە هاتوونەتە ناوچەکە وەکو وتم لەبەر چاوی ڕەشی ئێمە نەهاتوون بۆ پاراستنی بەرژەوەندی جۆرە جۆرەکانی خۆیان هاتوون. تۆ دیقەت بە لە ڕۆژاوای کوردستان لەبەر ئەوەی پەیدە و خۆسەری ئیراد با بڵێن ڕۆژهەڵاتی باشوور ڕۆژهەڵاتی سووریا توانیوانە ئیسپاتی وجودی خۆیان بکەن، ئەمریکا تەعاملیان لەگەڵەکان لە کاتێکە ئەوان وتیان ئێمە ئەو وڵاتە هەر بەجێڵین لە سەعات 11 شەوا بڕیارەیەن کە بمێنەوە و ئەو ناوچانەی کە نەوتی تایە ئەی پارێزن، بەڵام تۆ دیقەتیش بە هەر ئەوانن بە پێوەری جاجا بە مەعایری جاجا تعامل لەگەڵ وەزعەکەیەکەن مەزڵوم کۆبانیە بن بۆ ئەمریکا پێشوازیەکەن. لە هەمان کاتە چاپۆشەکەن لەوەی کە تورکیا و هێزە بەکرێ جیراوەکانی تەنانەت ئاش کە گەنم ئەکا بە ئارت
لێ ئەدرێت و شوێنە ئابوووریەکان و نەخۆشخانەکانەکرێنە ئاماچ و ئەوان هەر سیرەکەن لە درۆهەکان نیە بەسەرەوە درۆنەکانی تورکیا بە کەیفی خۆیانێ بردومانەکە لە باشووری کوردستانە تەعامل لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستانەکە بەڵام گوێ بۆ نایەن کە ئێرانیەت موشەگەنێ بە هەولێرەوە فڕۆکەکانی تورکیایە لە شار باشەڕ و لە چۆچۆ ئەمە علاقەی بەچەوە هەیە علاقەی بەوە هەیە کە هێزە سیاسەکانی کوردستان دابەشبوون منطقی تایە تۆ وڵاتێک بێت لە عربەت بە لە دیموکرات بە لە کۆمەڵە بە موشک بەهاوێ لەم شارە خەڵکەکەی دابش بێ نیوەی بێتە سەر شەقام و نیوەینەیە لە هەولێر بدرێ خەڵکانێک بێنە سەر شەقام و خەڵکانێکی تریش یان پیان خۆشیان بابن ئێمە هەمومان بەیەکەوە ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان هەیە مڵکی هەمووانە مڵکی تاکە حیزبێک نییە بە هەمووان دیفاعمان لێکردوە خێرمان بۆ ڕشتووە بۆ ئەوەی کە ئێستا پێی گەشتون بە خوێنی هەمووان هاتۆتەکایە دەستکەوت و ئازایەتی هیچ حیزبێکی سیاسی نییە بە تاقی تەنیا کەواتە بە هەمووشمانە بێ دیفاعی لێ بکەین ئەگەر بەهاتایەوە بەرامبەر بە هێرشەکانی دەوڵەتی تورکیا خەڵکی کوردستان هەمووی بیوتایەن نەخێر ئەو وەختە بۆی هەبوو ڕۆژئاوایەکان و ئەمریکیەکانیش موقفێکی جیاوازیان هەبێ ئەگەر بەرامبەر بە هێرشەکان و دەستدرێژەکانی ئێران و فشارەکانیان موقفێکی یەکگرتومان هەبێ لەوانەیە ئەگەر بەهاتایە بماتوانێت هێزی پێشمەکە یەخەین و لە ژێر یەک ئیرادەی هەرێمی کوردستانیە بێ بتوانین بەرژەوەندی باڵەکانی خەڵکی کوردستانی پێ بپارێزین نەک بەکاریان بێنین بۆ سەرکوتکردنی هاوڵاتیانی خەڵکی کوردستان کاتێک هاوڵاتێک سێ مانگە موچەی نییە گەر بێت و داوای موچەکەی بکە دایپلۆسین ئێمە ئەم هێزانە بکرێنە هێزی نیشتیمانی ئێمە پێمان خۆش بووە ئاسایشی هەرێمی کوردستان هەبێ بۆ ئەوەی کەسێک بە زمانێکی بێگانە نەیە لە سەیتەرەیەکە هاوڵاتێکی کورد کەرامەتی بشکێنێت و ئیهانەی پێ بکات و سوکاتی پێ بکات کەچی هێشتا تۆ ئەگەر دیقەت بێ لەوانەیە لە زۆنێکەوە گەرچی بۆ زۆنێککە سەیتەرەکان مامەڵی وەکو پێویست لەگەڵان نەکەن بە چاویشی ترسەی لەگەڵاکەن یان بە جۆرێک لە جۆرەکان ینی ئیسیفزازم کرد ئەمە دەلالت لەوە کە ئێمە نەمانتوانی ئەو ئاسەوارانەی کە ڕژێمە یەک لە دوایەکانی عێراق بۆ بە تایبەتی ڕژێمی حیزبی بەعس کە سەپاندووی بەسەر هەرێمی کوردستان و بەسەر خەڵکی کوردستانە نەمانتوانیەوە سەرەتاییترین بنەماکانی ئەوان کاڵکەینەوە نەمانتوانیەوە شارچێتەکان کاڵکەینەوە هەتا ئێستا خەڵکی شارەکانی کوردستان یەکتریان خۆش ناوێ یعنی تۆ سەری ئەم کارەساتەکە کە ئێمە لە جاتی ئەوەی ئێمە تەبابووی ناوی زمانی یەکگرتووی کوردیمان دروست کردایە و کلتور و فەرهەنگی خۆمانمان ڕێخسایەتەوە نمونێ جوانی دیموکراسیەت پیشان بین لە هیچمان کەم نییە لە عەقڵی حەکیم نەبێ و تەسەور کە کاکە یعنی ئەگەر بەخۆشمان ناکەیە وەڵاهی سەدان ئیمکانەتی مادی هەرێمی کوردستان ئەو نابێت کە ئێمە سەدان ڕاوێژکاری زۆر باش بێنین استیشاریان پێ بکەین و وەز لەو ململانەی حیزبیە ناشەریفانەیە بێنین لەسەر حسابی میلەتەکەمان هەر شتێک لەسەر حسابی میلەتەکەمان بوو ناڕەوایە هەرچی شتێکیش نەکەوت بۆ سەرشانی میلەت و سەرخەچی نیشتیمان و ئەوە چۆن منافەسەی لایەنەکانی تێرەکەیت ڕەوایە و حەقە پشتیوانی لێ بکرێ لێرە ئەبێشتی جوان دایمەن مەسەرەن تۆ ساڵی 92 لە هەرێمی کوردستان قسە لەسەر ریفراندۆم و هینە لەسەر ڤیدراڵی و حکمی ذاتی خود مختاریەکە کاتێک کە تۆ هەنگاوەکەت هەنگاوێکی پێشکەوتون خوازانەترە ڤیدراڵی لە پێش ئەویترا بێ خەڵکی کوردستان دیفاعی لێ بکە عیلاقەی بەوە نیە چه حیزبێک داوای چیەکە لە هەرێمی کوردستان ئێستا چی زەرورە بێ هەمومان داکۆچی لێ بکەین عیلاقەی بەوە نییە پارتی داوایەکە یەکێتی داوایەکە خوایەکە حیزبی شوعی یان یەکگرتووی ئیسلامی کە شتێک لە بەرژەوەندی باڵای خەڵکی کوردستانە ئەبێ هەمومان بینە قوربانی ئەو پێناوە ئەوەی تر تۆ چۆن منافەسەی حیزبەکەی بەرامبەر دەکەی چۆن ململانەی لەگەڵەکەی چۆن ڕیکلام بۆ خۆ دەکەی چۆن ئەیسلمێنی ململانەکانیش بەوە نابێکە ئێستا بەختێرانی جار هەبوو بۆ نمونە بێکەتی نیشتیمانی کوردستان لەگەڵ داواکاری خەڵکی کوردستاندا بۆ لەسەر بابەتێک ینی بە نمونە با زۆر دوور نەڕۆین مەسەلەی ناڕزایی مامۆستایان لە ماوەکانی ڕابردوو بایکۆتی هۆڵەکانی خوێندن بێکەتی نیشتیمانی کوردستان ینی پاڵپشتی مامۆستایان بۆ لەسەر ئاستی باڵاش بە جۆشی لە داواکارەکانیان گرتووە بەڵام حکوومەتی رێم ڕخی لەوە گرتووە کە بۆ نمونە لە دەڤەری سلێمانی و لە پارێزگای سلێمانی دەوروبەری ئیجراعاتەکان تونگنین بۆی مامۆستا بگەڕێتەوە بە وڵەکانی خوێندن باش من هیچ مشکلێکم لەوە نییە کە
لایەنێک ئەنیوە لەسەر قسەی کە تۆ دەڵێ لایەنەکان کۆک بن لەسەروی پشگیری و داواکاری خەڵک داواکاری خەڵک مشتێکی ڕەوایە پێویستە مامۆستا بۆ لە سەرجادەیە بۆ هێزی سیاسی ئەتوانێت بە پیشاندانی جیاوازەکانی خۆیان نەکەوەی کە ئێستا لەو دەستگای سۆشال میدیایانەوە کە بەکەیفی خۆی ئەم جنێوەیات و ئەم قەدەساتی ئەوی ترشکێنێت و کەرامەتی ئەوی ترشکێنێت و ئەو جنێ بەم بنەماڵایە و جنێ بۆ بنەماڵایە ئەمە شتێکە کە بە زیانشکێتەوە و میلەتەکەی خۆمانمان سوک کردووە یعنی ئێمە تۆ ینی هەمووشی ئەوەیە کە ئێستا بەغا بەو چاوە سەیرمانەکات و بە یعنی تۆ هاوڵاتێک لە شەقامی کوردستان جنێو بە سەرکردە سیاسەکانی کوردستان بە بەغا بێ بۆ خەڵکی بەغا حورمەتمان بگرێ ئێمە ئەلێرە جیاوازەکانی خۆمان نتوانین نیشان بدەین کاتێک بە هێزێکی سیاسیاڵێن تۆ نادیموکراسی دەبێت تۆ دیموکراسی تربی کە بە هێزێکی ترەڵی ناشەفافی بێت تۆ شەفافی کە بە هێزێکی ترەڵی تۆ نەعەدالەتی قبوڵەکەیت و نەعەدالەتیەکەی لە سنووری دەسەڵاتەکەی خۆتا تۆ بە عەدالەتی خۆت بپارێزی بۆچی لەبەر خاتی هیچ کەسێک نا لەبەر خاتیەوە ئەگەر تۆ ئەتەوێت جیاوازتربی ئەگەر ئەتەوێت دەنجی هاوڵاتیان بۆ خۆت کۆکەیتەوە ئەبێم جیاوازی جوانانە پیشان بیت بۆی تۆ لە دەستگای میدیایەکەی خۆتەوە ئەلم کەناڵەوە بڵێ کاکە وەڵام من ئەلەم شتانەیە جیاوازترم لە تۆ نەک بەداخەوە زۆرێک لە حیزبەکان وان لێ هاتووە تۆ گردی قەت بی هێزە ئۆپۆزیسیۆنەکانی جوان لێ هاتوو ببوونە و فۆتۆ کۆپی دەسەڵات یعنی ئەوەیە کە هەم لەلایەکەوە ئیرادەی میلەت ئەکوژێت هیوا بۆ میلەت نایەڵێتەوە کە چونکە کە تۆ تەنها لە قسە جیاواز بوویت لە کار و کردەوە و لە پراکتیکە نەتوانی جیاوازەکانی خۆی پیشان بیت چۆن نتوانی تۆ بە خەڵکی تر بڵێ من جیاوازیم هەیە تۆ ئەبێ ئەو جیاوازانە نیشان بیت بۆ بەدەستێنانی دەنگی زیاتری خەڵک بۆ کۆکردنەوەی خەڵک لە ئەگەر ئەو سیاسەتەی کە تۆڵی یاکێتی نیشتیمانی ئەوەی کردووە ئەگەر ئەو ئیشەی بەنێتی ئەوە کردی بێ کە فعلەن ئەوێ پشتیوانی لە مامۆسایان کە لە دەستکەوتەکانی خەڵکە لەوە کاکە قوتی ئەو هاوڵاتیانە بجێڕێتەوە ئەبێ ئەمە بە قازان بشکێتەوە بۆکەی بۆ کاتی دەنگان لە کاتی دەنگانە ئەوە پیشانەیە کە هاوڵاتیان چەند متمانە بۆ هێزە سیاسی بەخشن زۆر جار هەیە هێزی سیاسی بیر لە شتی زۆر بەسیط ناکاتەوە لە کاتێکە تۆ خەڵک هاوڵاتی سێ مانگ موچەی وەرنەگرتووە من بینیمە سەرکردەی سیاسی هاتووە لە کاتێکە دوو ڕۆژی ماوە بۆ جەژنەڵێ وەڵام من یاریگاکەمەوە یاریگایەکەم کردوێتەوە ئەوە پارەی تێچووە لە کاتێکە تۆ بۆ ئەو جەژنە کەم ئەندامەکان ئەوانەی کە تالاسیمان هەیە نانی جەژنیان نییە ناتوانێت چیلۆ گۆشت بۆ هاوڵاتیەکەی داگا ئەمە تۆزێک تێبینی وردەکاری ئەوێ ینی هیچ شتێک نیشتی زۆر بەسیتە ئەو پارەی ئەی بەوە سەرفیکە بۆ ئەو کەسانی کە زۆر محتاج زۆر باش کاک سەلاح دیارە وەک دوپرسیار دێمە لای جەنابەت کاک بەختیار باسی لەوە کرد کە بەداخەوانی جیاوازی گەورە هەیە بۆشایی گەورە هەیە لە بینی هێزە سیاسەکان داوە ئەمەش ڕەنگە دوجار خەڵکە ئاسایەکەی هەرێمی کوردستان باژەکەی دابێت و بۆ بارودۆخە سەخت و قورسەیە تێپەر دەبێت کە جەنابیشت بەر باشتر لە من ئاگداریت ئێمە لە بەردەم پرۆسەیەکی دیموکراسی گرنگداین کە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستانە کە بەداخەوە زیاد لە چەند جارێک سەرۆکایەت تێرێم وادەی بۆ دەستنیشان کردو و تاوەکو ێستا دیارنێت دو زانیاری باز لەوە دەکرێت لە ناوەڕاستی مانگی ئایار بڕیار ئەم پرۆسەی ئەنجام بدرێت ئەم هێزە سیاسیانی هەرێمی کوردستان دەبێت دۆخێک ژینگەیەک لەبار بکەن بۆ خەڵک کە بە ئارامی بیر لەوە بکاتەوە بۆ 4 ساڵی داهاتوو هەرێمی کوردستان کێ دەکاتە سەرقافڵەی ئەم ڕەوتی چاکسازی و ئاوەدانەی کە دەبێت بۆ هەرێمی کوردستان بکرێت بە بڕوای تۆ ینی پێویستە چی بکرێت بۆی خەڵکی هەرێمی کوردستان جارێکی تر ئاش بکرێتەوە لەگەڵ ئەم پرۆسە دموکراسیە بڵێ من پێم وایە ئێستا گە سەیریکەی لە ڕابردوو لە هەڵبژاردنەکانی ڕابردووشدا بربەستێکی زۆر گەورە کەوتۆتە نێوان زەماوەری هەرێمی کوردستان و هەروها حکوومەتی هەرێمی کوردستان یەک لە بەڵەکانش ئەمانەیە کە سەیرێکی لە هەڵبژاردنەکانی ڕابردوو ڕێژەیەکی ئێزگار زۆر کەم بەشداری هەڵبژاردن ناکە ئەمە دیارە بربەستێکی گەورە دروست بووە لە نێوان حکوومەتی و خەڵکی زەماوەری هەرێمی کوردستانەوە بۆیە پێویستە لەسەر هەموو سەرکردە سیاسەکان بەتایبەت هەموو ئەو لایەنە سیاسیانەی کە خوان بە خاوەنی هەرێمی کوردستان پێویستە لەسەر ئەو لایەنە سیاسیانی کە خوان بە خاوەنی هەرێمی کوردستان سەدان و هەزاران شەیدە لە پێنە ئەو خاکە خوێنی ڕشتووە بۆیە بتوانن خەڵکی خوان ئاشکەنەوە زەماوەری هەرێمی کوردستان ئاشکەنەوە بە هەموو پێکاتەکانەوە
بۆ خەڵکی هەرێمی کوردستانیش دای موساد لەسەر دەست وەستاوە بۆ بتوانێت دیفاع لە هەرێمەکەی خۆی بکە بەڵام ئەبینی کە لە ماوەکانی ڕابردوو خەڵک چون بە یەک ڕێزی بە یەکتەبایی ئەیتوانی بەدایان کەس بە هەزاران کەس خوێنی خۆی پێشکەش بە خاچی هەرێمی کوردستان بکە بەڵام ئەمڕۆکە ئەبینی ئامادە نییە بەڕاستی وەکو جاری جاران نییە خەڵک بێت خۆی لە پێناو خاچ هەرێمی کوردستان خوێنی خۆی بەخشی یا خۆی جانی خۆی فیدا بکە ئەمە یەک لە هۆی کارەکانی کە متمانەیە کە لە نێوان خەڵک و حکومت نەماوە ئەمە هۆی نەبوونی متمانی کە لە نێوان ئەم لایەنە سیاسیانە کە لە ئێستا کە لە حکومەت و لە هەرێمی کوردستان حکومڕانیدانا لە پێناو بەرژەوەندەکانی حیزبی تەسچی فکری کەسایەتیەکانی خوان وای لێ هاتووە ڕۆژانە خەڵکی هەرێمی کوردستان هاوڵاتیانی هەرێمی کوردستان بێمتمانەیەکی لێ دروست بێ لەگەڵ حکومەتی هەرێمی کوردستانەوە ئەمانە هەمووی هۆکارەکانیەوەن کە حکومەتی هەرێمی کوردستانش بێباک بۆ لێیان بەڕاستی ئەبێ خوان ئاشکەنەوە لەگەڵ جەماوەرە ئەبێ خوان زیاتر بتوانین لێکلێزی بکەنەوە لە پێناو بەرژەوەندی خەڵکی هەرێمی کوردستان لە پێناو بەرژەوەندی گشتەکانی خاچی هەرێمی کوردستانەوە هەندێک مرونەت بنوێنی یاخۆ هەندێک لە گیانی خۆیان ئەتوان تەزعیە پێ بدەن بۆی زیاتر ئەو خەڵکە بکەوێتە کەنارێکی ئارامەوە بێتە سەر ئەمڕۆکە ڕاستە هەرێمی کوردستان حکومەتێکی هەرێمی فدرالینە بەڵام لە هەموو کات و ساتێک ئێمە لە مەترسی داینە بەڕاستی نەگەیشتونێتە ئەو حالەتی کە ئێمە بوونی وڵاتێکی لە ناوچەکەدا لە ئومەم المتحیدە یا وڵاتانی یەکگرتووەکان احترافمان پێکراوی حکومەتێکی سەربەخۆی کوردیمان هەیە ئێمە تاکو ئێستاکەوە ئەتوانم بڵێم حکومەتێکی دەڵەمەینە نەگەیشتونە ئاسێکەوە دەستورێکی سەربەخۆمان هەبی وڵاتێکی سەربەخۆمان هەبی دایم ئێمە لە مەترسی دانا ئەم مەترسێش بێکرێزی بە تەبایی ئاشتەوایی نێوان نێوماڵی کورد و ئاشتەوایی جەماوەری خەڵکی هەرێمی کوردستان لەگەڵ حکومڕانی هەرێمی کوردستان ئاش بکرێتەوە بەڕاستی ئێستاکە لەناو هەرێمی کوردستان دوو چینی تەبەقەیەک دروست بە هەرز و ئاسمان نێوانیانەتی تەبەقەیەک لە ئاسمانە تەبەقەیەک لە عەرزە ئەمانە بۆ هۆی بۆتە بێمتمانەی نێوان خەڵکی هەرێمی کوردستان و نێوان حکومڕانی هەرێمی کوردستان وای هاتیوە جەماوەری خەڵکی هەرێمی کوردستان متمانەی بە حکومەتەکەی خۆی نەمینی متوانەی بەو حیزبە سیاسیانە کەم بۆتە ڕۆژ بە ڕۆژ ئەمە هۆی هەمووی هۆکاری ئەوەیە کەوا بێمتمانەی دروست بە لە پێناو بەرژەوەندەکانی شخصی بە پێناو بەرژەوەندەکانی حیزبی خەڵک فرامۆش کراوە ئەمانە هەمووی هۆکاری ئەوە نەکەوا زیاتر خەڵک بە پەرۆشی ئەوە نییە بچووک نیارەکانی حکومەتی هەرێمی کوردستان یا خەڵکی ئەو عەزابانە سیاسی کە لە ناوەندی بەغداش لە حکومڕانیدان ڕۆژ بە ڕۆژ لە هەنجەتدانە ئەتوانم بڵێم لە کەمیندانە بۆی بتوان ئەو حکومەتی هەرێمە زعیفی بکەن بەرەو نەمانی بن یاخو شەلەلی بکەن ئابینی هەر لە کۆبوونەی ئەمڕۆ کە لە پەرلەمانی کوردستان کەوە لایەنەکان ویسیان کسکەترین نمونەیە ویسیان ئیمزا کۆ بکەنەوە بۆ دەرکردنی هاوپەیمانان و هێزەکانی ئەمریکا لە عێراق و هەرێمی کوردستانەوە بەڵام کە پەرلەمانەکانی کورد تەوقیعیان نەکرد و ئامادە نەبوون ڕێی خوان دەبرن بۆ کشان و هێزەکان هەوپەیمانە مباشەر ئەم هێزە لایەنە سیاسیانەی کە لە ناو شیعەکان حکومڕانیەکەن وەڕقی ئەمەیان بەرز کردەوە کە لێرە بەولەوە ئەوانیش بۆ هەموارکردنەوەی بودجەی عێراق دەنگنادەن و لە پێناو بەرژەوەندی هەرێمی کوردستان یعنی فیشار بەکاردێنن ئەمانە هۆی هەمووی ئەمەیەکەوە ئێمە تاکو ئێستاکە لە کەنارێکی ئارام دانینە تاکو ئێستاکە حکومەتی هەرێمی کوردستان نەکەوتۆتە سەر پێی خۆی بتوانی حکومەتی بە قووەت یا بە هێزێکی زۆر باشە کاک سەلاح بەربەرەکانی نیارەکانی بیتەوە بۆیە پێویستە یەکڕێزی نێوماڵی کورد لە هەموو کات و ساتێک لە ئێستا زەرورتدا بپارێزرێت و دەست لە ناو دەستێک بنێن لە پێناو بەرژەوەندەکانی گەلی کورد و لە پێناو خوێنی شەهیدەکانمانەوە. زۆر سپاس کاک سەلاح کاک بەختیار سەرنجی کۆتایی خۆت زۆر بە کورتی سپاس دەکەم. وڵی بێتر ئێستا ئێمە لە سەر هەلومەرجیەوەیان کە هەڵبژاردن بکرێ بێ ئەو حیزبە سیاسانە گەر بەرژەوەندی بەڵای میلەتەکەی خوانیانەیە دوورکەونەوە لەو عقڵەتی کە حیزبێکی سیاسی پێی وا بەبێ ئەوی تر میلەتی کورد کۆتایی پێێت و خەبات و تێکۆشانی و میلەتە ئەوە بێت لە باکووری کوردستان لە سەردەمی شێخ سەعیدی پیرانەوە کۆتایی بە قەزەی کورد هاتبوو دوای 50 ساڵ هێزی سیاسیەتەوە و ئەوە بێ لە ڕۆژ ئەوەی کوردستان کەس بە تەمای هیچ نەبوو ئێستا ئیدارەیەکی خۆسەری هەیە لە ڕۆژهەڵاتی کوردستان لە دوای شەیدکردنی قازی محەممەد و ئەوە لە ساڵی هەشتاکانی شەوە دیسانەوە بزوتنەوە ڕزگاری خوازەوێ سەری هەڵایەوە و ئەگەر ئێرانەکان پیان وابێ ئیرادەی خەڵکی کوردستان بەوەی کە دوو موشەگەنێن بە جێگایەکەوە بەوەی کە کۆمەڵە و دیموکرات دوورە خەنەوە کۆتایی پێبێ ئەوە بینیمان کە ژینە ئەمینی چۆن توانی سەراپای ئێران بەهەژێنێ ئەمە ئێمە
قەزەیەکمانەیە قەزەی نیشتیمانی و نەتەوەی میلەتی ئێمەیە قەزەیەکە لە ناخ و هەناوی هەموو تاچێکی کوردستانەیە ئێمە ئەتوانین بە چەسپاندنی بنەماکانی دیموکراسیات بە چەسپاندنی ئازادی ڕادەربڕین بەوەی کە بتوانین بە هەمومان بەیەکەوە ئەم ئەزمونەی کە لە کوردستان هەیە جارێککە هەڵی سێنینەوە جارێککە متمانە بجێڕنەوە بە هاوڵاتی بەوەی کە ئەگەر هەڵەیەک کرابێ خۆ هێزی سیاسی چییە؟ هەموو لە سەراپای گیانە هێزی سیاسی غەڵەتی مێژووی کردووە ئەوە هیتلەرە ئەوە بچێ ئەوە ستالینە ئەوە لە ئەمریکای چی کراوە ئەمانە هەمووی کراون بەڵام معنایوە نییە ئەو میلەتە هەتا سەر ئەبێ لە دۆزە خابژی بەڵکو ئەبێ قۆناغێک پێی بڵین قۆناغی گەشانەوە قۆناغی هەسانەوە قۆناغی متمانە جێڕانەوە بۆ میلەتەکەی خۆمان ئەوەش ئێستاش نەچۆ بچێ هێزە سیاسەکان ئەتوانن بە دەربڕینی ئیرادێکی تازە بە نێتێکی باش میلەتێکی خۆیان بجێڕنەوە سەر ئەو سکەی کە جاران لەسەری ڕۆشتی. زۆر سپاس بۆ بەختیار مستەفا چاودێری سیاسی لە ستۆدیۆ لەگەڵمان بووی. سپاس بۆ بەڕێز سەلاح باپیر چاودێری سیاسی ڕاستەخۆ لە شاری هەولێر لەگەڵمان بووی. سپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان. سپاس بۆ وەڵامی پرسیارەکانی مەزارێکتر بەخێر بێ کاک بەختیار سەر چاو بەخێر بێ. بەڕێزان پانۆراماتان پێشکەش کرا. سپاس کە هێوەش تاوەکو ئێستا بینەری بەرنامەکە بوون. هەر شاد و بەختەوەر بن.